قسەیەک هەیە ئەڵێ طبعاً ئێوە هاتوونە بۆ خۆلی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادکە. خۆشەویستان، هاتووی شتێک بەدەستبێنی کە پێشتر نەتبووە، بەڕاستی ئەبێ شتێک بکەی کە پێشتر نەتکردووە. یعنی ژیانت وەکو پێشتر ئەگەر ئەتوێ ژیان وەکو پێشتر بێ قەت ناوێت داوای نەتیجەیە بکەی، داوای مەهارەتێک بەدەستهێنانێک گۆڕانێ بکەی کە پێشتر نەتبووە. وەکو ئەڵێ التەمەنی بضاعة الموتى، ئەوەی تەمەنیە خوازێ، ئەوەی حەزی هەیە، ئەوەی ئارەزووی هەیە، دەستخۆش الحەمدولله مەزبوط. بەڵام بەڕاستی تەنها خۆزگە خواستن و ئاوات خواستن ناتگەێنێ بەیچ. ئەو هەمومان متتەفقین. یعنی ئەگەر هیچ شتێک دلیل و بەڵگە نەبێ بەم قسە، یەک مانگ ئەو مانگ و نیمێکە لە خولەکە بەڕاستی شاهدە بۆ ئەوە. خۆشتان شاهدن کە ژیانتان گۆڕاوە ئەگەر تطبیقاتتان بە جوانی کردبێ. بۆ زیاتریش ئەگۆڕێ، زیاتر و زیاتر و زیاتریش. هیچ مرۆڤێک ژیانی ناگۆڕێ ئیلا ئەوەی کە خۆی لە ناخی خۆی دەست بە گۆڕان نەکە. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. إلا أبي لناخي خواتا دەست بکەیتە گۆڕان. کە گۆڕان کرد خوای گەورە ژیان بۆ ئەگۆڕێ. خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی قودسیە خوای گەورە ئەفەرمێت أنا عند ظن عبدي بي، من لە گومانی باشی بەندەکەی خۆمە. یعنی چی؟ یعنی گومانی تۆ چۆنە بەرامبەر حتا بەرامبەر خۆتیش و بەرامبەر خوای گەورەش. ژیان بەو شێوە دێ. خەڵکێک هەیە، بەڕاستی خەڵکێک هەیە شەو و ڕۆژ ئەکاتەوە ڕاهێنە نەزانین لەسەر چی ئەگا بەڕێزان بزەبت مەهارەتی پێیا کردووە، بەتوانایە، بە سەلیقەیە، ماهیرە، یعنی زۆر بەتوانێ. ئەزان لە چییە؟ لەوەی خۆی بڕوخێنێ، لەوەی قسەی سبی بەخۆی بکە، لەوەی یعنی بەردەوام نقطەی ڕوخێنەر بدۆچێتەوە، بەردەوام لە فکرکردنەوە، لە مێشک بەتاڵی، لە پەرتەوازەی. بەڕێزان مرۆڤ وەکو باسمان کرد خوای گەورە ئەم مرۆڤەی دروست کردووە بوونەوەرێکی چییە؟ کیمیاییە. شتێک کیمیایی دامە لە کەڵۆشان هەیە. باشە بەڕێزان، کەواتە وزەیەکی ئەوێ دامە چی کۆی بکاتەوە. یعنی تۆی بەڕێز هەموو ڕۆژەکە هەڵ ئەسی دڵنیا بە ئەگەر بەرەو پێش نەچی بەرەو دوای ئەچی. ئەگەر سیحەت و باشتر نەکەی خراپتریە، چونکە بەرەو بە تەمەنبوون ئەچی. لاشت ئەندامەکان لاواز ئەبێ، مێشکت لە هەواز ئەبێ، زۆر شتە گۆڕێ. بەڵام ئەگەر مرۆڤ بەردەوام ئیشی لەسەر خۆی کرد بۆ ئەوی خۆی کۆبکاتەوە، وزەکانی کۆبکاتەوە و بەردەوام لە بەرەو پێشوو نابێت، لە گۆڕانی باشە بێ، ئەوە بەڕاستی ژیانی ئەگۆڕێ زۆر بەرەو باشتر. بۆی ئازیزان خۆشەویستان، کێ لە ئێوە ئەبێ ئیتر بڕیار بدە و هەوڵ بدە هەموو ڕۆژێک متابعەی بەدواداچوون بۆ فکرە و خاترەکانی خۆی بکە، بۆ بیرکردنەوە وردەکانی خۆی بکە. ابن القەیم کە باسی خوو ئەکات، کە باسی شتێکە ئەبێتە خوتیاتە بیگۆڕی و چۆن ڕوو ئەدا، ئەڵێ یەکەمیش کاتێ ئینسان دێتە مێشکە خاتیرەیەکە، خۆماڵێ خوتوورەیەک دێ بە مێشکە. ئەگەر ئەم خوتوورەیە خراپە، زەرەر لە خۆت ئەدا، لە بیر و باوەڕت ئەدا، لە کار و کاسبیت ئەدا، لە گومان بۆ خەڵکی، لە تواناکانی خۆت ئەبێ چی بکەی؟ ئەفەرمێ ئەبێ ئەم خوتوورە بیوەستێنە مێڵە زیاد بکە. ئەگەر ئەم خوتوورە بەردەوام بوو ئەبێتە چی؟ ئەبێتە فیکرە، ئەبێتە فیکرەیەک، بۆشایەک، شتێک لە مێشکە داگیرەکە، ئەبێتە شتێک کە بیری لێ ئەەکەیتەوە، لێرە بیوەستێنە، فکرەکە بوەستێنە. ئەگەر نا زیاد ئەکات، زیادی کرد ئەبێتە چی؟ حەدیث النەفس، لەگەڵ خۆتا قسە ئەەکەی، بەراوردێکی ئەیهێنی، بەڵگەی بۆ ئەهێنیتەوە، چکە بۆ زیادی کردو چۆتە حەدیث النەفس. ئەگەر ئەمە لێرە نەوەستێنی، ئەم حەدیث النەفسە، ئەم قسەکردن لەگەڵ خۆتا، ئەم ئینتیقادات، ئەم تحقیری خۆت خۆ بکەم کەیتەوە، مشکلە بۆ خۆت دروستکەی، سەیری دەوروبەرکەی لەسەر تۆ، ئەمانە ئەگەر ئەمەش بەردەوام بوو ئازیزان، ئەمجا ئەبێتە چی؟ ئەبێتە کردار، کە کردە کردار، دووبارە کردەوە، لە کرداریشە نەتوەستان، کردارەکەشت نەگرت، ئەبێتە چی؟ ئەبێتە خوتیاتە. ئەو کاتە ئەڵێن فڵانە کەس ماشاءڵڵا مامەخەمەیە، هەر خەریکی خەفەت خواردنە، هەرچی ڕێکی بۆ دانەی ئەیوەستێنێ،
هەرچی ئیشێکی باشی بۆ دۆزیتەوە بەشێلی پێهێنێ هەرچی ئەڵێ تۆ یادگە و مێش کردووە باشە و هەوڵی پێ بدە ڕاهێناکە هەرەڵێ پێی ناکەم هەرەڵێ ناتوانم هەرەبێ نابێ هەر لە ژیان مەشغوڵی کردوم هەرەڵێەوە ئیت بەردەوام لە مەشاکیلایە بەردەوام تۆ قسەی بۆ کە ئێو لە بیری ئەچێتەوە هەڵ ئەسێت دواز رشتەی هێنێ یعنی چییە سەرەتاکەی لە چیوە لە خۆتۆرەوە لە خاتیرەوە هاتۆ بوو ئەبێ لەوە بیوەستین ئازیزان بەڕاستی کاتی ئەوەیە کە تۆ دەست بکەی بە خاتیرەکانی خۆشت فکرە و بیر و باوەڕەکان قسەکانت زانایان ئەڵێن چی البەلاء موەکەل بالنطق بەڵام موسیبەت لەسەر چی نوەستاوە بەڵام موسیبەت بەپێ قسەکانی خۆت لەسەر چی قسە ئەەکەی لەسەر هەیە گەشتبینی لەسەر قسەی باش لەسەر شتی ئیجابی لەسەر شکری خوای گەورە وأما بنعمة ربك فحدث خوای گەورە و پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی لەسەر نیعمەتەکانی خۆت قسە بکە شکری خوای گەورە بکە لەناو خەڵکیە لە دەوروبەرە شتی باش دروستکە شتی باش بڵێ سێرەکە ئینسانە باش سەرکەوتەکان لێت نزیکە بێتەوە خەڵکی خراپ و سلبی و تێکشکێنەرەکان وردەوردە دوور ئەکەونەوە چکە تۆ وزەیەکت بۆ خۆ دروست کردووە ئینسانێک کە لە ناخی خۆیان باوەڕی بەخۆی هەبێت کە دڵخۆش بێت کە خەڵکی خۆشویست سبحان الله وزەیەکی عەجیبە هەستی پێەکەی دڵخۆشە بێ هەستی پێکی وزە وەرئەگری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ سەحابەکە فەرمێ ما رأيت رسول الله صلى الله عليه وسلم إلا تبسم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت نەبینیوە إلا بزەیەکی خۆشی بۆ کردومە دائما تفاؤلی هەبووە دائما دڵخۆش بووە ڕووخۆش بووە یعنی ئەمەنە عەظیم بووە کاتێک لە جەنگی ئەحزابی هەبووە باشە کاهین بووە لەو ناڕەحەتی و مەشەقەتە لەو هەموو برسێتی و توێنێتی و خەڵک ینی هەموو کە لە کۆمەیان لێ کردویتە بە کافران و مشریکینەوە بۆ ئەوی بتڕوخێنن ئەبێ خەندەق لێ بدەیت و ئەوانە پێی ئەیفەرمێ چی لولا الله ما اهتدينا ولا صمنا ولا صلينا ئەگەر خوای گەورە نەبوایە ئێمە هیدایەت نادرێن نوێژیشمان نەکرد ڕۆژیشمان نەئەگەر هیچمان نەئەتوانین چیە کرد کەواتە بەردەوام لە ئومێد و لە ورە و لە قسەی خۆشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ترا فەرمێ إذا قامت الساعة وفي يد أحدكم فسيلة فليغرسها ئەگەر قیامەت هەستا کەسی ئێوە نەمامێکی بەدەستەوە بوو بە بیچێنێ نەک ڕۆژ تا ئێرە ڕۆژ تا ئێوارە تۆ چی بکەیت نەمامێک لە دڵا چاردووە چی تێکەکەی لە جاتی ئاوی تێکەی لە جاتی پێینی تێکەی لە جاتی ئەوە بیسڕی پاک بۆنی خۆشی لێ بدەی خۆر لێی بداشتی تیشتی جوان لە مێرو شتی کرم و زیان بەخش پایکەی تۆ چیەکەی دڵپەچایی تێکەی شتی پاشەڕۆی تێکەی ناڵی خۆر لێی بدا ناڵی ئۆکسجین لێ بدا ناڵی جوانی کەیتەوە پاک و پوختەی کەیتەوە کرم و مێروەکانی پاکەیتەوە دایمە چیەکەی تۆ تێکی ئەشکێنی بۆیە ئەو گوڵەی ناخی خۆت ئەو دارەی ناخی خۆت بە قسەی باش بە معلومات بە زانیاری ئاوی بدە گەورەی بکە هیچ کەسێک ناتوانێت تۆ خۆشبەختکە تاوەکو خۆت خۆشبەخت نەبی هیچ کەسێک ناتوانێت تۆ بگۆڕێ تاوەکو تۆ خۆت نەگۆڕی من ئەگەر نەتوانم خۆم خۆشبەخت بم چۆن ناتوانم تۆ خۆشبەخت بکەم من خۆم سەرکەوتوو نەبم چۆن ناتوانم تۆ سەرکەوتوو بکەم بۆیە کەواتە پێش ئەوەی هاوڕێتی کەسێکی سەرکەوتوو بکە خەڵکە لە هاوڕێتی کەسانی سەرکەوتوو بکە خۆت سەرکەوتوو بە یەکسەر خەڵکانی سەرکەوتوو لە دەوروبەر خراپن بۆیە ئازیزان و خۆشەویستان بەڕاستی مایە کوشتێ لە خولەکە ڕۆیشتووە ئەبێت تۆی بەڕێز هاتیتە ئەم خولەوە هاتووی بۆ شتێک کە پێشتر نەت بووە ئەبێ شتێ بکەی کە پێشتر نەت کردووە یعنی تۆ نهاتویتە ئازیزان تۆی ئازیز نهاتویتە بۆی ممارەسە بکەیت لە سەرەتای خولەوە لە یەکەمی قسەمان وتومانە کەسێکمان نای ممارەسە بکە کەسی وا هەبووە مەسەڵەن لە گروپەکانی تر لەم گروپی ئەو هەر چ شوێنێکی تر ئێمە هاتووینە وتومانە شتێک لەبەر ئەکەی شتێک تاقیەکەی تۆ پێشتر نەکردووە ڕاهێنان یعنی شتێک بکەی ئەنجامەکە دائمە زیاد بکە الخروج من دائرة مألوف إلى دائرة غير مألوف ئەبێ لە دایرە و لە بازنەیەکەوە دەربچیت کە پێ ڕاهاتووی بۆ دایرەیەکە پێ ڕانەهاتوویتە ینی کابرا بۆ نمونە ئەڵێ کاکە ئەوە سیستەمی سەرەکیە کەسی وە هەبووە ماڵ ئاوادان خولەکە نازانم تقریبی 20 ڕۆژی ماوە هاتووە توێتیەوە نا سیستەمی سەرەکی و چیە باس چیەکەن سیستەمی سەرەکی لە گروپی تر باوەڕەکەن تا دوای ینی دوای سێ مانگی مەشغوڵ بووینە و ڕاهێنان و واجبات دانی و ئەدمینەکان شت دانێن و منافەسات و ڕقم دانێن سیستەمی سەرەکی چی وەزانم ڕقمانە بەخۆشی دائەنرێت سیستەمی سەرەکی چیە ئەم خێرا بین نەکورە ڕۆژێ دوان سیانیەکە ئەتوی خاتە ئەولاوە و ڕۆژێ 200 ڕۆژێ هەفتە ڕۆژێ 100 و هەر باکی پێێنێ لەبەرکردن بۆ نمونە
ناتۆتە خولەکەوە لاپەڕێک تەبیعی بەنیسە لەبەر ئەکە یا لاپەڕێک بە 20 دقە لەبەر ئەکە هەر مەسەڵەن ڕۆژێ لاپەڕێک قورئان لەبەرەکە 2 ڕۆژ نایکە یعنی هیچ ژیانی نەگۆڕیوە پێشتر حافظ قورئانی ماڵی کاکی یان ئەو شتە کە پێشتر لەبەری کردو لەبەری مەکە بڕۆ سەر شتێک تاقی کەرەوە کە پێشتر نەت کردو توایتە ڕاهێنانە نەخێر من هەر ئەزانم من ینی ئەڵە شتەکەم ئەزان لەبەرم نییە و یعنی شتەکە خۆم ئەزان لەبەرم نیە بەردەوام چیەکە بەردەوام لە ئەو جەوای خۆیاتی ئەو ژینگەیەتی کە خۆی بەهۆڕی پێێتی کە خۆی ئێوێ دروستیکە بۆی سەیرەکەی تەماشای خولەکەی ژیانەکەی وەکو خۆی تەبیعی هیچ ناگۆڕێ بەرەو خراتر نەبێت هیچ یعنی مەزبوط لێ دڵنیا بە هیچ شتێک ناگۆڕێ ئیلا بەرەو خراتر ئەڕوا یعنی کات ئێمە بۆ نمونە ئەڵێن ڕاهێنانی خێرابینی تۆ نابێ خێرابین ئەم هینە بێنی هەروە بەسەریان من سەیری کەم 4 دێڕ ببینم ئەبێ زانی چۆن ڕاهێنان بکەی ئەبێ خێرابینینە ها چۆن کەسی قیرائی بەخسی ئەکا خوێندنەوەی سێرچ وەکو سێرچ ئەیکا ها جاحڵێکی بوو لەو کەسانی کە کتێبی ئەخوێندەوە چۆن ئێوە خێرابین ئەکەن 300 لاپەڕە لە ئەخوێندنەوە لە ماوەی دەقا ئەوش ئاوا کتێبی ئەخوێندەوە لەگەڵ یا لەگەڵ خێرایی بینینەکەیە لەبەری ئەکرد ئەوە نە بەخۆت باشە ئەوە نە بەخۆت تۆش ئەبێ چی بکەی ئەبێ کەسایەتیە دروستکردن ناخی خۆتا کە من تەماشای ئەم کتێبە ئەەکەم جەجەت بۆ خۆ سەیریکە ئاوا سەیریکە بەسەرێ پێ ها تەماشێک وەکو بەحث بڵێ بزانم بە کەلیماتانە بینم ئەو ڕقەمانە بینم زانم توان لەبەری بکەم بزانم ئاوا ئەتوانم بیکەم بەردەوام تۆ چیکی لە ڕاهێنانەی لە گۆڕانەی نەک ئەوەی یعنی ها وەکو پێم وتونە دائما لەجێی خۆتابی مانگە مانگونیەکە سەرات پێش خولەکە چ گلەیەکە لە ژیان هەبوو ئێستا هەمان گلەی لێ هەبێ ئەبێ هەموو شتەکان بکەیت تەحەدا لەگەڵ خۆتا بکەیت منافسە لەگەڵ خۆتا بکەیت مسابقە لەگەڵ خۆتا بکەیت پێشبڕکێ لەگەڵ خۆتا بکەیت چاو و مێشک بخیتە ئیش ئەبێ کاتە ڕانیزە بۆ نمونە کاتێک ئەڕۆیسان جارێ مەسەڵەن ئەڕۆم بۆ شوێنێک هیچ شتێکم پێ نییە بۆ خەمەڵم دیکاکەوەی سە بۆنێکی ڕاهێنان هەر دەمە لە هەر سایەکە دوو ڕقم نبینم یەک وێنەی دوو وێنێکی بۆکە مەسەڵەن دوێکی وێنێتری بۆکە وێنێتری بۆکە مەقطع مەسەڵەن لەو سایرە لە شوێنێک ڕۆمەڵم سەیرەکەم زان ئەم قوتعانە ئەتوانم شتی ببینم بە خێرایی بەس سەیری یەکەم یەکجار ئەیبینم ژیان کە ڕاهێنان بۆ خۆت ژیان کە گۆڕان بۆ خۆت بۆ ئەوی هەستەکەی ژیان ئەگۆڕ هەستەکەی مێش کرد کەوتۆتە ئیش هەستەکەی خەم و خەفەتت بێتەرکیزی بەر بڵاوی نەماوە هەستەکەی داهێنان و زۆری کردو هەستەکەی ئاستی زیرەکی زۆرتر بۆتەوە هەستەکەی فریا ئیش و کار ئەەکەی هەستەکەی ئینجاز بەدەسەهێنی ئێستا ئێمە بۆ نمونە لە سەرتاوتمان تۆ دەفتەرەکە بدە ناوی دەفتەری سەرکەوتن ڕۆژانە ئەم دەفتەر ڕاهێنانەکان یا بنووسەرەوە سەحی لێ بدە کاتێک بربەستەکانە بڕی کاتێک شتێکت کردووە لە خوارەوە بیمسە بڵێ ئەم بەدەسێنە چەند کەس تا ئێستا دەفتەرێ هەیە و ئیش لەسەرەکە تا ئێستا کی ئەو دەفتەرە بە جوانی ئیشی لەسەر ئەکات و هەیەی ماشاء الله جێگەی دڵخۆشی سوپاس بۆ خۆی گەورە لە 270 کەس تا ئێستا نزیکی 20 کەس دەفتەرێکی هەیە بە جوانی ئیشی لەسەرەکە تمام ئیەکم منکم 20 صابرون يغلبوا 200 بەدڵنیایی 20 لە ئێوە بەرامبەر 200 ئەوانە 20 لە ئێوە کە ڕاهێنانەکە بەرامبەر 200 و 200 کەسەکە ڕاهێنان ناکە باشە بەڕێزان دەستان خۆش بێخوا بەڕاستی جێگەی دڵخۆشیە الحەمدولله دڵنیا بن نەتیجەکەی بینەوە چونکە ئێوە ئێستا ممارەسی شتێکن کە پێش نەتان کردووە نەتیجەی بەدەستێنن کە پێشتر نەتان بووە دڵنیان بەڕێزان